پارێزگاری لە مانەوەی کۆماری ئیسلامی لە هەموو فەرزێک فەرزترە. لە دانوستانەوە بۆ ڕێکەوتن، ئایا دانوستانەکانی نێوان واشنتۆن و تاران دەگەنە ئامانج؟ ڕۆژی شەممە لەگەڵ ئێراندا و لە باڵاترین ئاستدا گفتوگۆی ڕاستەوخۆ دەست پێ دەکرێت. با لەوە گەڕین لەم ماوەیەدا ئایەتوڵڵا خامنەئی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران باسی لەوە کردبوو گفتوگۆ و دانوستان لەگەڵ ئەمریکا عاقڵانە و ژیرانە و شەرافەتمەندانە نییە. با لەوەش گەڕین دۆناڵد ترامپ لەم ماوەیەدا بەردەوام باسی لە بژاردەی بۆمبارانی ناوەندە ئاتۆمیەکانی ئێرانی دەکرد. لەلایەکی دیکەشەوە ڕۆژنامەی تونداژۆی کەیهانیش وەک زمان حاڵی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی هەڕەشەی کوشتنی ترامپی لە بەرامبەر تۆڵەکردنەوەی قاسم سلێمانی دەکرد. ئەمە جگە لەوەی تاران لە وەڵامی نامەکەی ترامپدا تەنیا جەختی لە بژاردەی گفتوگۆی ناڕاستەوخۆ کردبووەوە، هەروەک چۆن ژووری شیکاری تیوار پێشتر و لە راپۆرتێکی تایبەت لەسەر پرسی ئەتۆمی ئێران پێشبینی ئەوەی کردبوو کە دانوستانی تاران و واشنتۆن بەم زوانە دەست پێ دەکات. دەرەنجام ترامپ لە میانەی دیداری ڕۆژی دووشەمەی خۆی لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیسرائیلدا لە ناکاو ڕاگەیاند ڕۆژی شەممە لەگەڵ ئێران و لە باڵاترین ئاسدا گفتوگۆی ڕاستەوخۆ دەست پێ دەکات. بەم جۆرە پرسی دەستپێکردنی دانوستان و گفتوگۆی نێوان تاران و واشنتۆن یەکلا کرایەوە. لەمڕۆوە دوو پرسیاری سەرەکی دێتە ئاراوە. بۆچی تاران و واشنتۆن سەرەڕای ئەو هەموو هەڕەشە و گوڕەشەیە و تەنانەت گوشاری تەلەبیب بۆ لێدانی تاران بژاردەی گفتوگۆ و دانوستانیان هەڵبژارد؟ گرنگتر لەوەش ئایام دانوستانە دەگاتە ئەنجام و ڕێککەوتنێکی یەکلاکەرەوە؟ لە وەڵامی پرسیاری یەکەمدا واتە بۆچی دانوستان و گفتوگۆیان هەڵبژارد دەکرێت ئاماژە بە چەندین خاڵی گرنگ بدەین و وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە. یەکەم، لە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێراندا ڕستەیەک لە ئایەتوڵڵا خومەینی هەیە کە وەک بنەمای سیاسەتی سیستەمی کۆماری ئیسلامی پێناسە دەکرێت. خومەینی ڕاشکاوانە باسی لەوە کردووە پارێزگاری لە مانەوەی کۆماری ئیسلامی ئێران لە نوێژ فەرزترە، بەواتایەوەی مانەوەی کۆماری ئیسلامی ئەولەویەتی بەسەر فەرزەکانی دیکەی وەک نوێژ و ڕۆژ و حەجەوە هەیە. بۆیە سەرەڕای ئەو هەموو هاش و هوشەی سەرشاشەکان لە ئەنجامدا دەسەڵاتی مەلاکانی تاران گەیشتنە و ئەنجامەی کەم جارە ئیتر پرسەکە جددیە و مانەوەی کۆماری ئیسلامی لە مەترسیدایە. هەر لەم ڕووەوە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئامادە بوو تەنانەت لەگەڵ بکوژی سەردارە خۆشەویستەکەی دانوستان و گفتوگۆ بکات. دووەم، شێوازی حکومڕانی ترامپ لە ماوەیەتە نیشانی داوەکە ئەو وەک ترامپ سەرەڕای هاش و هوش و هەڕەشەکانی ئارەزووی بە شەڕ و پێکدادان نییە، بەڵکو حەزی بەوەیە لە ڕێگای گوشاری ڕووخێنەرەوە بەرامبەرەکەی بۆ دانوستان و وەرگرتنی ئیمتیازی زۆرتری ئابووری و سیاسی ڕاکێشێت و لە شاشەکان خۆی وەک پاڵەوان پیشان بدات. بۆیە ترامپ باش ئاگادارە کە کۆماری ئیسلامی ئێران لە خراپترین و نزمترین دۆخی سیاسی و ئابووری و تەنانەت کۆمەڵایەتی خۆیدایە بە جۆرەیەک کە لە مێژووی 47 ساڵی خۆیدا ئەوەندە لاواز و بێدەسەڵات و بێ پشتیوان و تەنیا نەبووە. ترامپ باش دەزانێت لە ئێستادا دەسەڵاتی سیاسی مەلاکانی تاران لە ناوخۆ و دەرەوەی وڵات تووشی کێشەی ڕەوایەتی بووە. ئابووری وڵات بە تەواوەتی داڕماوە، بژێوی تەنگی بە خەڵک کەڵچنیوە و ناڕەزایەتیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە پەرەسەندنە و ئەگەری داڕمانی دەسەڵاتی سیاسی کۆماری ئیسلامی لە نێو خۆی وڵات و لەسەر دەستی خەڵکی خودی ئێرانیش لە ئاراتایە. جیا لەمەش ترامپ هەستی بەوە کردووە کە تاران لە پێناو دەرباز بوون لەم قەیرانە نەخوازراوە دەبێت لەگەڵ ئەمریکا و ئیدارەکەی دانوستان و ڕێکەوتن بکات و لەم ڕێگایەوە مانەوەی خۆی مسۆگەر بکات. دیارە ئیتر ترامپیش بژاردەی گفتوگۆ پەسەند دەکات، چونکە هەم لە تاران امتیاز وەردەگرێت هەم لە شاشەکان خۆی وەک پاڵەوان پیشان دەدات کە تاکە سەرۆکی ئەمریکا بووە ئێرانی بە چۆک داهێناوە بۆ سەرمێزی دانوستان ڕای کێشاوە و ئەمەش بۆ ترامپ و خۆپیشاندانی لە شاشەکان گرنگ و چارەن و سازە. سێەم، ڕاستە بەشێک لە ئیدارەی ترامپ و هەروەها تەلەبیب دژی ئەم چەشنە دانوستان و ڕێکەوتنن، بەڵام ئەوەش لەبیر نەکرێت لە ئێستادا تارانی تر بە تەواوەتی لاواز کراوە، لە لوبنان و سووریادا دەرکراوە و لە عێراقیشدا ئیتر ئەوەندە قسەی براوی نەماوە. بەواتایەک ئیتر لە ئێستادا هیچ مەترسیەک بۆ سەر ئیسرائیل لەلایەن ئێرانەوە نەماوە و تەنیا بیانووی پرسی ئەتۆمی تاران ماوەتەوە. بۆیە ئەگەر بێت و لەم دانوستانەدا تارانەوە قبول بکات کە واز لە چەکی ئەتۆمی بێنێت لە بەرامبەر لابردنی ژمارەیە گەمارۆی ئابووری، ئیتر بە دڵنیاییەوە مانەوەی کۆماری ئیسلامی ئێران لەم حاڵەتەدا بۆ ئەمریکا و ئیسرائیلیش قبول کراو دەبێت، چونکە ئێرانێکی بێ مەترسی بۆ سەر ئیسرائیل و ئاوکاتە ڕکابەر بۆ وڵاتانی عەرەبی و تورکیا لە بەرژەوەندی ڕۆژئاوات هەیە.
کەواتە لەم حاڵەتەدا ئیتر ڕۆژاوا و ئیسرائیل لاریان بۆ مانەوەی کۆماری ئیسلامی نامێنێت. دەستپێکردنی گەڕی یەکەمی دانوستانەکانی تاران و واشنتۆن دەکرێت لەم سۆنگەیەوە خوێندنەوەی بۆ بکرێت. ئەگەرچی ڕاگەاندنی هەواڵی گفتوگۆی ڕاستەوخۆی نێوان تاران و واشنتۆن لە میانەی دیداری ترەمپ و نەتەنیاهودا تا ڕادەیەک سەرۆکوەزیرانی ئیسرائیلی تووشی شۆک کرد. کەواتە تاران لە ڕێگەیم دانوستانانەوە لە مەترسی لێدان و تەنانەت ڕووخان ڕزگاری دەبێت و هەمیش لەوانەیە هەندی امتیاز یابووری بەرچاو وەربگرێت. لە بەرامبەریشدا واشنتۆن بێ هیچ شەڕ و تێشوویەکی سەربازی و دارایی پرسی ئەتۆمی ئێران بۆ ماوەیەک چارە سەر دەکات. لەلایەکی دیکەوە ترەمپیش وەک پاڵەوان دەردەکەوێت. گرنگتر لەوەش لە پاڵ قەیرانی باج قەیرانێکی تازەتر دروست نەکات. لێرەوە پرسیاری دووەم سەر هەڵدەدات. هەر بەڕاست ئایا ئەم دانوستانە بەرەو ڕێککەوتن دەچێت؟ ئایا کێشە و دوژمنایەتی 47 ساڵەی واشنتۆن و تاران بۆ هەمیشە کۆتایی دێت؟ هەم تاران و هەمیش واشنتۆن باش دەسانن. کێشەکانی نێوانە و دوو وڵاتە ئەوەندە زۆر و ئالۆز و بەرفراوانن کە بەم زوانە و بەم ئاسانیە چارەسەر نابێت. هەر بۆ نمونە لەو هەشت داواکاریەی ترامپ باس لە هەڵوەشاندنەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و هەروەها پرسی موشکی ئێران کراوە. دیاران پرسە ئەوەندە ئالۆزە ئەگەری ئەوە نییە بەم ئاسانیە چارەسەر بکرێت و تاران قبوڵی بکات. بۆیە دەکرێت لەم دانوستانەدا چاوەڕێی ئەم ڕوودا و پێشهاتانە بکرێت. یەکەم، کۆی کێشەکانی نێوان ئەم دوو وڵاتە چارەسەر ناکرێت و نابێت. دوام، تاران بەمەرج ئامادە دەبێت پیتاندنی یۆرانیۆم بۆ ماوەیەکی دیاریکراو بۆستێنێت و ڕێگە بە بەرپرسانی ئاژانسی ئەتۆمی بدات بەردەوام چاودێری ناوەندە ئەتۆمیەکانی بکەن. لەوانەشە بیرۆکەی دروستکردنی موشکی کیشوەربەر ڕابگرێت و لە بەرامبەریشدا ئەمریکا هەندێک گەمار و یابووری لە سەرتاران لاتەبات. هاوکات باسی ڕووخانی کۆماری ئیسلامیش ناکاتەوە. کەواتە کۆیەم باسە دەری دەخات. مەبەستی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران لەم گەڕەی دانوستاندا گەیشتن بە ڕێککەوتنێکی درێژخایەن و بەردەوام نییە، بەڵکو ئیدارەدانی گرژگەکانی نێوانە و دوو وڵاتەیە. بۆیە دەکرێت باس لەوەش بکرێت. هەرچەندە لەم دانوستانەدا ئەگەری ئەوە لە ئارادایە هەوڵی گەیشتن بە ڕێککەوتنێکی دیاریکرا بدرێت وەک ئەوەی ئاماژەی پێدرا، واتە وەستاندنی پیتاندنی یۆرانیۆم لە بەرامبەر لا بردننی هەندێک گەمار و یابووری، بەڵام لە ڕاستیدا هەردوو وڵات لە ئێستادا جگە لە کەمکردنەوەی گرژیەکان و ڕێگریکردن لە قەیرانێکی گەورەتری وەک جەنگی نێوان تاران و واشنتۆن هیچ مەبەستێکی دیکە لە ئارادا نییە. بۆیە دەکرێت لە درێژخایەندا چاوەڕێی هەموو بژاردەیەک و لەوانەش هەوڵی دووبارەی تاران بۆ بەهێزکردنی هاوپەیمانەکانی یان هێرشی تەلەبیب بۆ سەر تاران بکرێت.